دەی سەیری بکەن ژمارە چەنە؟ دوو لەسەر کورسی ژمارە ڕاهێنانی واتای ژمارەکان بە گروپی من شاکار ئەبوبەکر یاریدەدەری ڕاهێنەر لە سەنتەری ڕاهێنانی پەروەردەیی بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت ئامانج لەکردنی ئەم یارە یاخود ئەم چالاکیە یاخود ئەم ڕاهێنانە فێرکردنی مناڵەکانە بە واتای ژمارەکان لەم چالاکیە پێویستمان بە 6 کورسی ئەبێت لەگەڵ زارێک لە کەرەستەی ئاسا و سادە و ئاسان دروستمان کردووە لەگەڵ 6 ژمارە لەسەر وەرەقەیەک کە بەسەر هەر کورسیەکەوە جێگیری ئەەکەین و بۆ ئەم ڕاهێنانە ئێمە گەر بۆ یەک مناڵ بیکەین پێویستمان بە 6 کورسی ئەگەر بۆ دوو مناڵمانە بیکەین پێویستمان بە 12 کورسی یاخود 3 مناڵ یاخود 4 مناڵ ڕێژەی کورسیەکان زیاد دەکەین زارەکەمان لە مەقەوا دروست کردەوە کە لە هەر بەشێکە بە نقطە لەسەری ئاماژەمان پێیەوە 1 تا 6 کاتێک ئێمە زارەکە فڕێین بۆ نمونە ئەکەوێتە سەر ژمارە 2 مناڵەکە ڕائەکات لەسەر کورسی ژمارە 2 دائەنیشێت ئەمە وا ئەکات مناڵەکە فێر بێت واتای ژمارەکە 2 نقطە کراوە مناڵەکە بزانێت لەسەر کورسی ژمارە 2 دابنیشێت بەم شێوازە دووبارەیەکەینەوە چەند جارێک تاوکو مناڵەکە ئەتوانێت بە تەواوەتی هەموو ژمارەکان ئەناسێتەوە بە شێوەی واتای ژمارەکان